الحمد لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. مسلمانان بريز، السلام عليكم ورحمة الله وبركاته. لو درسوا عناني هجرتي پیغمبری خوا صلی الله عليه وسلم اوی مزگەوت لە ئاینی پیرۆزی ئیسلامە، شوێنێکی زۆر پیرۆز و مبارەکە، و ئەو شوێنەیەکەوە خوا و پێغەمبەری خوا زۆر گرنگیان پێداوە و بایەخیان پێداوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە چوو بۆ هیجرەت، کە گەشتە شاری قوبا، یەکەم شتێک بنیاتینا مزگەوت و ماڵی خوا بوو کە بێتە هۆکار و شوێنی کۆبوونەوەی مسلمانان، شوێنی عیبادەت و مناجات بۆ ئەوەی مسلمانان لەوێوە پەروەردەی ڕاست و دروست وەرگرن و هەر لەو شوێنەوە مناجات لە حوزوری پەروەردگارە بکەن، بێتە هۆی کۆکەرەوەی مسلمانان و ئیمانداران و هاوڵانی پێغەمبەری خوا. بۆیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم: أحب البلاد إلى الله مساجدها. جوانترین شوێن و خۆشەویستترین شوێن بەلای خواوە مزگەوتەکانە. بۆیە پێویستە مسلمانان هەمیشە و دایم بە بەردەوامی خەم و هەمی مزگەوتەکان بخۆن، ئاگایان لە مزگەوتەکان بێ، مزگەوتەکان ئاوەدان کەنەوە بە عیبادەت، بە پەرستش، بە مناجات، بە زکر و بە یادی پەروەردگار، نەک مزگەوتێکی جوان بڕازێنیتەوە، پارەیەکی زۆری تیا سەرف بکەی، ناوی خۆتی لێ بنووسی، بەڵام وەهیە خەراب عن ذکر الله، خاڵی بێ لە زکر و یادی پەروەردگار، لە پەروەردە و لە دەور و دەرس، لە عیبادەت و لە پەرستش. بەداخەوە مزگەوتەکانی ئێستا کە پێغەمبەری خوامە لە ئاخر زەمانە خەڵک ئیهتیمام بە جوانی مزگەوتەدا ئەی ڕازێنێتەوە، بەڵام وەهیە خەراب عن ذکر الله. بەڕاستی مزگەوتەکان بێنازن، خاڵین لە زکری خوا، لە یادی خوا. سەیری نوێژی جەماعەتەکانەکەی، ئینسان گریانی تێ بۆ ئیسلام، ئینسان بەڕاستی بەزەیی بە مزگەوتا دێتەوە، بە تایبەت نوێژی بەیانیان. الله ئەکبەر دەڕوا بەگوێتە، الصلاة خير من النوم دەرێ بەگوێتە، بەڵام لە ناو جێگا غافڵی لەخوا، ئەو مزگەوتە لە قیامەتا شکاتی لێیەکە. مزگەوتەکان بێ دەور و دەرسە، مزگەوتەکان بێ پەروەردەیە، مزگەوتەکان بێ خزمەتە، چ لە جیهەت حکومەتەوە دەسەڵاتەوە، و چ لە جیهەت خەڵق خۆیەوە کەمتەرخە بن، نەک لە ڕووی مادیاتەوە بە نیسبەت خەڵکەوە. خەڵق خوازەزان باتەوە، لە ڕووی مادیاتەوە زۆر خزمەتی مزگەوتەکانەکەن، بەڵام لە ڕووی بەندایەتی و ئاوەدانی و هەڵکردنی چرای عیبادەتت لەوەی شاتۆک مەبە، بەقووەت بە، بەهێز بە. إنما يعمر مساجد الله من آمن بالله واليوم الآخر. ئەوانەی کەوا مزگەوتەکان ئاوەدانەکەنەوە و دروستیەکەن، بە زیکر و بە عیبادەت ئاوەدانیەکەنەوە و تێیەچن، سیراجی ئیمانیان هەڵەکەن، ئەسپی خۆیان تاوەدەن. بەڕاستی ئەمانە سەربەرزن، ئیماندارن، لە دنیا و لە قیامەتا ڕووسورن، چونکە لە شوێنێکان کە ئەو شوێنە ئەحەبی بیلادی پەروەردگارە، جوانترین شوێن و خۆشەویستی شوێنی پەروەردگارە. بۆیە خۆشەویستان، وەک خزمەتی مزگەوتەکانەکەن و ئەی ڕازێنەوە، پارە و ماڵی خۆتانی تیا سەرفەکەن، توخوا بە جەماعەتەکان و بە زکر و ویردەکانیشتان ئاوەدانی کەنەوە، با لە قیامەتا شکاتان لێ نەکا. خۆشەویستان، یەکێتر لەو دەرسانەی هیجرەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوە بوو پێغەمبەری خوا یەکەم شتێک کردی دوای دروستکردنی مزگەوت کە هۆی کۆکەرەوەی مسلمانان و هاوڵان بوو، و لەم ڕۆیشە هۆی ئەوەیەکەوە مسلمانان لە سەرێشە و پێشە یەکتری ئاگادار بن، بەدەم یەکەوە بن، کێشە و مەشاکیل یەکتری بزان و حەلیکەن. مزگەوت جێی ئەوەیە بەڕاستی حکمەتی دروستکردنی مزگەوت
چەند بۆ عیبادەت و پەرشتە بۆی مسلمانان برابن تەبابن لەگەڵ یەکابن. یەکێتر لەو دەرسانەی پێغەمبەری خوا لە هیجرەتا کردی دروستکردنی برایەتی و ئاشتەوایی و سوڵح و خۆشەویستی بوو لە نێوان ئەسحابەکانیە مهاجرین و ئەنسار ڕەزا و ڕەحمەتی خوایان لەسەر بێ و دەرەجاتیان عالی بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پاش مزگەوت فەرمووی ئینەمە المؤمنون ئیخوەة فأصلحوا بين أخويكم برابن تبابن يقبن وكونوا عباد الله إخوانا. ظلم لا يكتري مكان خيانة لا يكتري مكان دستي يكتري مبرن غش برانبر يكتري مكان دلتان پاک بێ بەرامبەر یەکتری. ئەمە پەیامی دۆمی ئیسلامە کە لە دوای هیجرەت کە لە هیجرەتدا پێغەمبەری خوا گەیاندی و دای بە گوێی ئومەتەکەیە کەواتە تۆی مسلمان کە ئەڵێی لا إله إلا الله ومحمد رسول الله ئەبێ ئەو دڵتە پاکەیتەوە و سافیکەی. ئەو دڵتە پاک نەبێ و ساف نەبێ محەبەت و خۆشەویستی مسلمانانی تیا نەبێ دڵنیا بە ئیمانداری تەواو نیت. دڵسۆز نەبی بۆ چواردەورت بۆ جیرانت بۆ خەڵکی قەوم و کەسی خۆت بۆ ماڵ و منداڵت بۆ مسلمان و بە ئیماندار دڵت پیس بێ و پڕ لە کینە و بغز بێ ئیماندار نیت. چونکە ئیمان نورە کینە و بغز و حەسادەت و ڕق بەڕاستی تاریکیە. نور و تاریکی کە مەعسیە نور و تاریکی دوو شتن بەڕاستی معارض یەکن پێچەوانێکن بێک و کۆ ناونەوە. نور هات ڕۆشنایی هات تاریکی و زوڵمەت ئەڕوا کە زوڵمەت هات بەڕاستی تاریکی زاڵ ئەوێ بەسەر ڕۆشنایە وەک شەو و ڕۆژ کە شەو دێ ڕۆژ نامێنێ ڕۆژ دێت بەڕاستی تاریکی نامێنێ. ئیمان و دین ڕۆشناییە گوناح و مەعسیەت و حقد و بغز و ڕق تاریکیە. جا تۆی ئیماندار نابێ هەردووکیان کۆکەیتەوە کە کۆ نابێتەوە بە یەکەوە. پەیامی سێمیان دەرزی هیجرەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوە بوو دەستورێکی دانا ئەم پێغەمبەرە نازدارە دەستورێکەوە مافی هەموو خەڵکی تیا بوو لە موسڵمان و لە غەیرە موسڵمان هەموو کەمینەکان هەموو زبانەکان هەموو خەڵکە جیاوازەکە بە ڕەنگی جیاواز و زبانی جیاوازەوە بە دینی جیاوازەوە کە بەڕاستی دەستورێک بوو هەتا ئەمڕۆ مستەشریقەکانیش و ئەوانەیشی کەوا شعاری کوفر و ئیلحادیان هەڵکردووە کە بە ئینسافەوە دەستوری مەدینەی پێغەمبەرە خوێندنەوە ئەڵێن دەستورێکە جوانترین دەستور و باشترین دەستور کە لەو دەستورا پێغەمبەری خوا زوڵمی لە کەس نەکردووە. نەک دەستورە درۆ دەرزەکانی ئەمڕۆ لە وڵاتانە دانرێت بەڕاستی هەمووی خیانەتە و هەمووی درۆ دەلەسەیە یەک قانون و یەک یاسا و یەک بەندی جێبەجێ ناکرێ کە ئەبینین مافی مرۆڤ دەستوری هەیە بەڵام کوا مرۆڤ بەس مافی نییە کوا کەمینەکان مافی نییە کوا دینەکانی تر مافی نییە بە تایبەت موسڵمان و ئیمانداران ئەوەی ماف بێ ئەوەی حەق بێ ئەوەی دەنگ بێ لای کافر مافی موسڵمان نییە. کافر هەمیشە موسڵمانە چەوسێنێتەوە. کوا دەستورە درۆ دەرەزەکانتان بەڵام دەستورەکەی مەدینەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مافی جوولەکەی دابوو جوولەکە خۆی خیانەتی لە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم. چەند جار بواری پێدان دواتر ئەوسا پێغەمبەری خوا شەڕی لەگەڵ هەڵگیرساندن. ئەوان خیانەتیان لە پێغەمبەری خوا کرد ئەوان درۆیان لەگەڵ پێغەمبەرا کرد ئەوان پەیمانەکەیان شکان لەگەڵ پێغەمبەرا صلی الله عليه وسلم. البادئ هو الظەم ئەوەی کەوا دەست پێشخەرە لە شکاندنی پەیمانەوە زاڵم مستەمکارە. دەستورەکەی پێغەمبەری خوا ئەومانە پێڵێ ئێمە بەڕاستی چۆن ئەمرمان پێکراوە بە نوێژ و بە ڕۆژ و بە حەج و بە زەکات ئومرت بالفرائض ئومرت بالمداراة مع الناس كما ئومرت بالفرائض. پێغەمبەری خوا ئەمرم پێکراوە لەگەڵ خەڵکیدا بژیم مدارە بکەم چ کافر بێ یا موسڵمان بێ ئیماندار بێ یا غەیری ئیماندار بێ لەگەڵ منا بێ و بگونجێ ڕەئی نەگونجێ من ئەبێ ئیدارەی لەگەڵا بکەن وەک چۆن ئەمرم پێکراوە بە نوێژی فەرز ئاوا ئەمرم پێکراوە لەگەڵ خەڵکیدا بژیم بە حیلم و بە حەوسڵە و بە ئارامی و بە سەبر و بە دڵپاکی و بە ڕێز و بە عیزەتەوە ڕێز لە خەڵکی بگرم ئەنزلی ناسە مەنازیلەهم. کەواتە تۆ لە هیجرەتی پێغەمبەری خوا فێری ئەوە بکە لەگەڵ چواردەری خۆتا بژی نەک دراوسێکت ئارەخوەر بوو بڵە خۆ ئارەخوەرە سەرسەریە من ڕێزی لێ ناگرم سەلامی لێ ناکەم باش نابم لەگەڵیا
زوڵمی لێ بکەی ئەمە صیفەتی ئینسانی موسڵمانیە پێغەمبەر دراوسەی جوولەکەی هەبووە پێغەمبەر جوولەکە ئازاری داوە بەڵام بە ئازار وەڵامی نەداوەتەوە بە ئەخلاقی جوان وەڵامی داوەتەوە خۆشەویستان کەواتە تۆی موسڵمان ئەبێ بە ئەخلاقی جوانت وا بکەی چواردەورت موسڵمان بکەی ئیمامی عومەر حەزەتی عومەری کوڕی خەتاب ئەو خەلیفە عادیلەی ئیسلام کە پێغەمبەر پێیە فەرمێت لەو کانە نەبیەن بەعدی لەکانە عومەر سەیدنا عومەرە فەرمێت بە بێدەنگی بانگەواز بە ئیسلام بکەن وتیان ئەی ئەمیری موسڵمانان و ئیمانداران چۆن بە بێدەنگی بانگەواز بە ئیسلام بکەین فەرمی بە ئەخلاقی جوانتان بە ئەخلاقی جوانتان بیسەلمێنن موسڵمانن کە خەڵکی دوای پەیام و ڕیساڵەی ڕەسوولی ئەکرەم کەوێ صلی الله عليه وسلم ئەو حەزەتی عومەرەی کەوا ئەمڕۆ کۆمەڵێکی نەفام و نەزان و جاهل دوور لە هەموو قیەمێکی ئەخلاقی بەڕاستی وەک سەگ دوور لە ڕووی جەنابتان ئەڕیشێنەوە بەرامبەریان خۆی و جیهەتەکەی و کۆمەڵەکەی و تاقمەکەی و هەموو ئەوانش پژگیریەکەن حەدیان نییە ببن بەو تۆزەی کە ئەڕوا بە ئەسپی بەلوتی ئەسپی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ خۆشەویستان یەکێتر لە دەرزی هیجرەتی پێغەمبەری خوا ئەومانە پێ ئەڵێ ئێمە چۆن ڕێز لە هاوڵانی پێغەمبەری خوا بگرین چۆن ڕێز لە ماندووبوونیان بگرین هاوڵانی پێغەمبەری خوا گەورەترین چین دوای پێغەمبەران بە تایبەت پێغەمبەری ئێمە بەڕێزترین چین لە دوای پێغەمبەران چینی ئەسحابی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کافر پێی خۆش بێ و پێی ناخۆش بێ مەقاش بەدەستەکانی کافران لە ناو کوردستانە لە ناو وڵاتی ئیسلامیە کە نۆکەری گاور و جوولەکەن پێیان خۆش بێ یا پێیان ناخۆش بێ گەورەترین ئینسان بەڕێزترین ئینسان خۆشەویستترین ئینسان لای خوا و لە ئیسلامدا ئەسحابەکانی پێغەمبەری خوان صلی الله عليه وسلم خوا پێیانە فەرمێت والسابقون الأولون من المهاجرين والأنصار والذين اتبعوهم بإحسان رضي الله عنهم ورضوا عنه وأعد لهم جنات تجري تحتها الأنهار خالدين فيها أبدا ذلك الفوز العظيم باسی جهد و ماندوونی سەحابەی پێغەمبەری خواکە ئەنسار و مهاجرین کۆچەر و یاریدەرەکان کە ئەمانە پشتیوان و قەڵای پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم زبان حاڵی پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم ئەمانە بە ماڵ و سەر و سامانیان بە گیان و نەفسیان تەزحیان بە خۆیاندا قوربانیان بە خۆیاندا ئیسلامیان گەیاندە شەرق و غەرب خەڵکیان لە شەوەزەنی کوفر و نەفامی و نەسانی ڕزگار کرد ئەمڕۆ ئەو زاڵمانەی کە بە ناوی دیموکراتیەت و عەلمانیەتەوە زوڵم لەو میلەتانەکەن بە میلەتی کوردیشەوە ئەمانن بێدەی بەرامبەری سەحابەی پێغەمبەری خواکەن چیتان کردووە بە میلەتان غەیری دزی و گەندەڵی و جەردەی و پیا و کوشتن و خوێن ڕشتن نەبێ حەتان چیە بەرامبەر ئەسحابی پێغەمبەری خوا قسەکەن حەزەتی عومەرە و زاتە بوو کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە وەسفیا ئەفەرمێت لە هەر کونێک و لە هەر گۆشەیەکەوە بڕوا و لە هەر کۆڵانێکەوە بڕوا شەیطان بەو کۆڵانە ناڕوا بەو کوچە و کۆڵان و ڕێگا و شەقامە ناڕوا ئەوانەی ئەمڕۆ ترسیان لە ئیمامی عومەر هێوانە شەیطانن و بەچکەی شەیطانن زوڕیاتی شەیطانن چونکە ئەترسن لە ئیمامی عومەر چونکە ئەترسن لە سەیدنا عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ خۆشەویستان ئەسحابی پێغەمبەری خوا ماڵ و سامان و زێدیان دانا لە پێناو ئیسلامە هەر کەسێک ڕێزیان لێ نەگرێت هەر کەسێک خۆشی نەوێن دڵنیا بە ئیماندار نییە بە تایبەت خولەفای ئەربعە ئەو چوار خەلیفە سەیدنا ئەبوبەکر سەیدنا عومەر سەیدنا عوسمان سەیدنا عەلی کە هەم زاوای پێغەمبەری خوا ئامۆزای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەر لەبارەیانەوە فەرمێت الله الله في أصحابي لا تتخذوا أصحابي غرضا من بعدي لا تتخذوا أصحابي غرضا من أحبهم فبحبي أحبهم
ومن أبغضهم فببغضي أبغضهم ومن آذاهم فقد آذاني ومن آذاني فقد آذى الله ومن آذى الله يوشك أن يأخذه. رواه ابن حبان في صحيحه. پیغمبری خوا فرمید بترسن لخوا، اتقوا الله في أصحابي، بترسن لخوا لباري هاوڵەکانی منەوە، ڕقتان لێیان نەبێ، بوڵسان بەرامبەریان نەبێ، لە دوای من دوژمنایەتیان لەگەڵا مەکەن، وەکو ئەمڕۆ کۆمەڵێک بەناو ئالوبەیتەوە لەبەر خۆشەویستی ئالوبەیت کە کاتی خۆی ئەوان ئالوبەیتیان قەتڵ و عام کرد، ڕقیان لە ئەسحابی پێغەمبەری خوایە، وە کۆمەڵێکیش لەناو میلەتی کووردا یان لەناو موسڵمانە تووتی ئاسا قسەکانیان دووبارە کاتەوە. پێغەمبەری خوا فەرمێت ئەو بوغزە نەکەن، ئەوانتان خۆش بێ لەبەر من کە منتان خۆشەوێ، ئەگەر ئەوانتان خۆش بێ منتان خۆش بێ وانشان خۆش بێ، ئەگەر ڕقتانە لە من ئەوە ڕقشتانە بێ لەوان، ڕقتان بێ لەوان ڕقتانە لە من، ئەوەی کەوا ئازاری ئەسحابەکانی من با، ئەوەی کەوا بێئەدەبی بەرامبەریان بکە، ئەوەی بە زبانی ئەسحابی من شڕکە، خوا شڕی ئەکات، ئەوە ئازاری منی داوە، هەرکەس ئازاری من با ئازاری خوای داوە، هەرکەس ئازاری خوا با دڵنیابن خوا سووک و ڕسوای ئەکات. خوا لەگەڵ دوو تاقما شەڕی ئەعلان کردووە، لەگەڵ زیناکار نییە، لەگەڵ قاتیلان نییە، لەگەڵ ئەو دوو تاقمەی کەوا خوا شەڕی ئەعلان کردووە، یەکیان ڕیباخۆرە فأذنوا بحرب من الله ورسوله، ئەوەی کە ڕیباخوا ئەوەی سووە خوا، دووەمیان ئەوانن کە دژایەتی ئەولیا و دۆستانی خوا ئەکەن، هەرچی ئەولیا و نوقەبا و نوجەبا و ئەوتاد و ڕیجال هەیە حەدیان نییە کە ئەمان ئەولیا و دۆستانی خوان ببن بە تۆزی خۆڵی ژێرپێی ئەسحابی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەسحابی پێغەمبەری خوا ئەکبەر پلەی ویلایەتیان هەیە، دەی خوا فەرمێت لەبارەی وەلی و دۆستانیوە من عادى لي وليا فقد آذنته بالحرب، ئەوەی دژایەتی وەلی و دۆستەکانی من کە دڵنیابن ئیعلانی حربی لەگەڵ منا کردووە، ئیعلانی حربی لەگەڵاکەم و لێشی قبوڵ ناکەم، قڕ بەسەر ئەو کەسەی کە خوا ئیعلانی حرب و شەڕی لەگەڵاکە. جا خۆشەویستان، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەسحابەکانی زۆر خۆشویستووە و دایناوە بە مەرجی ئیمانیش چۆن خۆشەویستی خوا واجبە و خۆشەویستی پێغەمبەر واجبە، هەر کەس پێغەمبەری خۆش نەوێ خوش لێی قبوڵ ناکە، دڵنیابن هەر کەسی ئەسحابی پێغەمبەری خۆش نەوێ ڕێزیان لێ نەگرێ بە ئەدەبە و ناویان نەبا، دڵنیابن نەخوا نە پێغەمبەر خۆشی ناوێ و پێغەمبەر لە ڕۆژی قیامەتا یەقەیەگرێت لا تسبوا أصحابي فوالذي نفسي بيده لو أن أحدكم أنفق مثل أحد ذهبا ما أدرك مد أحدهم ولا نصفه. الله پێغەمبەری خوا فەرمێت حەدیثەکە صحیح موسلیمە، ئەفەرمێت گوێن بە هاوڵەکانی من مەدەن، قسە بە هاوڵەکانی من مەڵێن، بەو کەسەی گیانی منی بەدەستە، بەو کەسەی گیانی محەممەدی بەدەستە صلی الله عليه وسلم. هەر کەسێک لە ئێوە ئەندازەی شاخی ئوحود خێر و سەدەقە و ئاڵتون کا بە خێر ناگا بە مشتێک لە ماندووبوونی سەحابەی نازداری من پێغەمبەری خوا فەرمێت نەک مشتێ بەڵکو نیو مشتیش. چیتان هەیە بۆ قیامەت؟ خۆشەویستی ئەسحابی پێغەمبەری خوا، دڵنیابن بێ خۆشەویستی ئەسحابی پێغەمبەری خوا نەجاتتان نابێ و خوا لێشتان قبوڵ ناکە و سوئی خاتمێکا بە نەسیبتان ئەوەی کەوا ڕقیبی لە ئەسحابی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەو حیزبەی کە پاڵپشت لە ئەندامێکی خۆی ئەکا کە بێئەدەبی بەرامبەری ئەسحابی پێغەمبەری خوا بکە، کە محاسەبەی ناکە، ئەو دەسەڵاتەی کەوا کەسێک بێئەدەبی بەرامبەر ئەسحابی پێغەمبەری خوا ئەکا و محاسەبەی ناکە و ئیجراعەتی لەگەڵ ناکە، دڵنیا بەخوا ئەو دەسەڵاتەوە حیزبەی سووک و ڕسوا ئەکات، خوا قبوڵی ناکات. ئەسحابی پێغەمبەری خوا لەو پڕی پلەی ویلایەتان خوا قبوڵی ناکات. خوای تەبارەک و تەعالا وعدی داوە، وعدی خوا ڕاستە، ئەوەی کەوا ڕێز لە پێغەمبەرەکەی نەگرێ و ڕێز لە هاوڵانی پێغەمبەر نەگرێت سووک و ڕسوای کات. جا خۆشەویستان، یەکێک لەوانەی کەوا بێئەدەبی کرد لە کوردستانە بەرامبەر ئەسحابی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، یەکێک لێ پرسێ و مقابلەیەکە ناترسی ئەمە سبەینی هەڵبژاردنە و دەنگدانە سبەینێ بۆ حیزبەکە زەرەری بێ؟ ئەزان ئەڵێ چی؟ ئەڵێ یەک مانگی ترە خەڵە بیرێچێتەوە. یعنی چی ئەم قسە؟
ئەوەی ژیر بێ و عاقڵ بە لێکی داتۆ ئەزانێ یعنی یەک مانگی تر خەڵ لە بیرێسێتەوە، یعنی ئەو خەڵکە گێلە، ئەو خەڵکە گەمژەیە، ئەو خەڵکە کەودەنە، ئەو خەڵکە نەزانە، ئەو خەڵکە نەفامە. ئیتر خەڵکینە، عاقڵ بن، ژیر بن، بیسەلمێنن، ئیماندارن، لەبیرتان نەچێت. بۆ خوا من خۆم ناڕۆم بۆ دەنگدان، دەنگدانی بە حرامە زانم بە ئەلمانی و بە ئیسلامی و چەند جاری هتوومە هەر کەسێ تاوانبارە، چونکە ئەمانە شایستەی ئەوە نین. ئەها ئەڵێ یەک مانگتە لەبێت، یعنی چی هاتەوە سەر میلەتە؟ نان بڕێنت، خۆت بڕێنت، دزیان، جەردەیان، خیانەتیان، پیاوکوشتنیان، لەناوبردنمان، سوکردنمان، هەمووی یەک مانگە دوای لەبیرمانچێتەوە و چەپڵەیان بۆ لێدن و بۆیان هەڵەپەڕین. ئەمە لەبیرتان نەچێت. ئەمە ئەندامی حیزبێکە ئاوا ئەڵێ دوای مانگە لەبیرانەچێتەوە. والله ئەوەی مسلمان بێ، ئەوەی ئیماندار بێ، ئەو جوێنانەی بە ئیمام عومەر لەبیر بچێتەوە، والله خەسیرە دنیا والآخیرە بێت. والله خوا ئەویش ڕسواکە لەگەڵ ئەوە کە هاو پشتیوانی بێ کە لەگەڵ یا بێت. خۆشەویستان، ئێمە ئەبێ ئیمانێکمان هەبێ پۆڵاین بێ، بەهێز بێ، بە قووەت بێ، ئەسحاب ئاسا بێ، ئینا نەزاتی نابێ، دنیا تەواوە بێ، دنیا تەواوە بێ، بۆ کەس نەما، بۆ پێغەمبەر نەما، بە تۆ نامێنێ. با بە سەربەرزی بمری، با بە ڕسوولی بمری، با لە ڕۆژی قیامەتدا حوجەیەکە بەدەستەوێ بڵێ پەروەردگارە من لەبەر ئەسحابی پێغەمبەری خوا خۆشەویستیم بۆ پێغەمبەر و ئەسحاب، ئەوە وازم لە کۆمەڵە قەزێ هێنا، ئەوە دیفاعم لێ کرد، بەرگریم لێ کرد، ئەوە لەبیرم نەچووە، ئیمان و دینم پێیوتم کە بەڕاستی وەلا و بەڕای خۆم بزانم، کێم خۆش بێ و لەگەڵ کیابم. خۆشەویستان، ئاگاتان لە خۆتان بێ، ئاگاتان لە ئیمانتان بێ، ئاگاتان لە دینتان بێ، ئاگاتان لە هەڵوێستان بێ، هەڵوێستێکی مێژووی تۆمارکەن بۆ قیامەتتان، بۆ بەرزەختان، بۆ لای خوا بار و سوور من سەربەرز بن. جا خۆشەویستان، لێرە شایەنە کۆتایی وتاری جومعی ئەمڕۆمان لەو دەرسانی هیجری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تا چەند دەرزێکی تر لە هیجری پێغەمبەری خوا، خوای گەورە لە هەموو لایەکمان خۆش بێ و لە هەموو لایەکمان ڕازی بێ، خوای عاقبەتمان بەخێر بگێڕی، خوای لە گوناو و تاوانمان خۆش بی، خوای سەربەرزمان کەی، خوای بە عیزەتمان کەی، خوای لە بەڵاو و باو نەخۆشی و ناخۆشی لامان دەی، خوای ئەوەی دۆستمانە دۆستی بی، ئەوەی دوژمنمانە خوای ئەگەر شاوی دایەتە هیدایەت دەی، ئەگەر شاوی دایەت نییە خوایە عالیەها سافیلەها، خۆی و جێژ جاشی بشکێنی بەسەرەکە. یا ربی خوایان ئەوانەی بێئەدەبی بەرامبەر ئەسحابی پێغەمبەری خواکەن، ئەوانەی دوژمنی ئەسحابی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەوانەی فەرق و جیاوازی لە بینی ئەسحابی پێغەمبەری خواکەن، خوای ئێمە دوعای هیدایەتیان بۆ بکەین ئەگەر قابل هیدایەتن. ئەگەر قابل هیدایەت نین و ئامادە نین داوای لێبوردن و تۆبەش بکەن، خوایە گاڵتە بە عەقڵی مسلمانانی ژەگەنەڵن دوای مانگێتر لە بیرانەچێتەوە، خوایە پێش مەرگیان بە ڕسوایی بیان بینین، خوایە بە سووک و ڕسوایی بیان بینین، خۆی ئەوانەی کە پاڵپشتێکن، ئەوەی کەوا بەرنامەی بۆ داڕشتووە، ئەوەی کەوا لەگەڵ یاتی، ئەوەی تەئیدیەکە، ئەوەی دەنگی پێدا، خوایە سووک و ڕسوایکی. یا ربی خوایە گیان لە گوناه و تاوانی خۆمان و باوکو دایکمان خۆش بی، بە ئیمانەوە بمانژێنە، بە ئیمانەوە بمانبێنە، بە ئیمانەوە زیندومان کەرەوە. خوایە لە وەبای کۆڕۆنا هەموو لایەکمان سەلامەت کەی، خوایە ئەم نەخۆشیە کوشندە لە ناومانە هەڵگری، خوایە زیاتر عەزابمان مەدە بەهۆی گوناهەکان و تاوانەکانمانەوە، بەهۆی ئەو نەزانانەوە کەوا بێئەدەبی بەرامبەر ئیسلام و سەحابی پێغەمبەری خواکەن، خوایە هەر بەڵایەک بەهۆی ئەوانە بۆ ئێمێنێنی، خوایە بیدەی بە ناوچاوی خۆیانە لە ئێمەی مسلمانی دوورخەیتەوە، پەروەردگارە مسلمانانی لە سەلامەت کەی، پەروەردگارە بیدەی بە ناوچاو و تەنگە و سنگی ئەوانەی کەوا بێئەدەبن بەرامبەر ئەسحابی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. یا ربی خوا لێتە پاڕێنەوە، کۆمەڵە خەڵک داوای دوعای خەیریان لێ کردوین، ئافرەتێک گەڵێ منداڵەکانم ڕۆیشتەوە بۆ ئەوروپا و کوڕێکە و مناڵەکانە گیراون، دوعای خەیریان بۆ بکەن، خوایە دەرگای خەیریان لێ بکەیتەوە، خوایە دەرگای خەیریان لێ بکەیتەوە. یا ربی خوایە دڵێ ئەو دایکە خۆشکەی، دڵێ ئەو دایکە نەسووتێنی، یا ربی خوایە بەیەکیان شاد کەیتەوە، ڕەحم بە هەموو لایەکمان بکەی. ئافرەتێک نەخۆشە و تووشی کۆڕۆنا بووە، وەزعی لە ناڕەحەتیایە و داوای دوعای خەیری بۆ بکەن، یا ربی خوا شیفا عەجیبە پەلە بنێرە، خوا ڕزگاری کە، خوا سەلامەتی کە، خوا شیفا عەجیبە پەلە بۆ ئەو تەواوی نەخۆشەکانمان نوێرە، نەخۆشەکانی ماڵۆمان، نەخۆشی خەستەخانەکانمان، هەموو لایەکمان سەلامەت کە پەروەردگارە، لە وەبای کۆڕۆنا و باقی نەخۆشی و سەیئ الئەسقام پەروەردگارە. یا ربی خوا ڕەحم بە گەنجەکانمان بکەی، هیدایەتی گەنجەکانمان بی، عاقبەتی پیرەکانمان بەخێر بگێڕی. یا ربی خوای گیان لە ڕۆژی قیامەتە لەژێر ئاڵای لا إله إلا الله
ومحمد رسول الله عشرمان كي يا ربي خوالة شمن كاني باش كومان كي توا لغز من رسولي ناس دارا بانمان بكاو درمان نكا بدستي مبارك خوي آوي كوسرمان باتي لتوينك بدي دنيا وقيام رزقان مان بي خواي ها والله كاني بيغمبري خوا درجاتان آليكا زيادة بليان برس كروا لبرخاتي أو ها والله برزانا خواي النزاو دعاء عري زمان قبولك يا ربي خواي الإيمش خوش بو يا ربي خواي عاقبة مان بخير بير آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين